خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێ و لەگەڵتانە بەردەوامین دوای تۆر و گفتوگۆی ئەمڕۆژمان کە باس لە ڕۆژی جیهانی شیعرەکەین. کاڵین شیعر بۆ خۆی کۆمەڵی تایبەتمەندی خۆی ئێمە ژۆک و میلەتی کورد لەگەڵ مێژووی خۆمانە توانیمانە بەشێکمان لەو ئەدەبیاتی شیعرە بێتە ئەرشیف و بێتە مێژوومان بە شاهیدی ئەو کەڵە شاعیرانەی کە لە ڕابردووەوە ئەو ئەرشیفە جوانیان بۆ ئێمە بەجێهێشتووە. شیعر بۆ خۆی لە خۆیان جێگە و پێگەی تایبەتی خۆی هەیە و ئەشتوانەیە ببێتە بەشێکی گرنگ لە ئەدەبیاتە و لە هەمان کاتیشە کە ڕۆژێکی بۆ دیاریکرابێ ئەتوانی بەباشی کاری بۆ بکەیت و ئەشتوانی لە ڕێگەی شیعرەوە پەیامەکان بگەێنیت. پەیامەکانیش هەمە جۆرن، چ لە ڕووی سیاسی و چ لە ڕووی خۆشەویستی و چ لە ڕووی نیشتیمان پەروەری و چ لە ڕووی ئەو هەستانەی کە شاعیر لەوەی کە لە وێنەیەکای بینێت و دوجار بە وشە ناو زەنگیەکات و لە نێو توی کتێبێکە بڵاوی ئەکاتەوە. ئێمەش ئەم ڕۆک و پرۆگرامی ڕۆژێکی نوێ پێمان خۆش بوو بتوانین هەم لەسەر شیعر هەم لەسەر ئەوەی کە ئایا لە کەلتوری ئێمەیان تا چەند گرنگی بە شیعر درراوە و ڕابردووی خۆمان تا چەند بۆتە پایەیەکی پتە و بۆ شاعیرەکانمان کە بتوانن ئەوانیش ئەم ڕێچکەیە بەردەوامی پێبەن و بتوانین ئێمە ببینە خاوەنی ئەدەبیاتێکی دەوڵەمەندی کوردی. ئەمڕۆ ئێمە زیاتر گفتوگۆ لەسەر ئەم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز کەسێکی ڕۆشنبیر، کەسێکی شاعیر، ئەویش مامۆستا تەڵات تاهیرە کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە. مامۆستای جان زۆر خۆشحاڵین. سپاستان دەکەم. جا من بە میوانت ناڵێم، تۆ ماڵی خۆتە قوربانی لەبەرەوەی کە ئێمە دەستخۆشیت پێوەکەین، شانازیشت پێوەکەین وەکو شاعیرێک، وەکوەوەی کە ماوەیەکی زۆر جوانیش بەشێکی ئەم میدیای ئێمە کاتێکی میدیای ئێمە بە ئەدەبیات لەگەڵ کۆمەڵێک شاعیر و ڕۆشنبیرە بەسەر برد و هیوا دیاری بەردەوامیشی هەبێت کە بەرنامەیەکی جواب بوو فیدباکێکی باشیشیە بوو. سپاس دەست خۆش بێت. سپاس بۆی کام ڕۆژ لای ئێمە میوانی دەورەت کردین. ئەمڕۆ ڕۆژی جیهانی شیعرە. ڕاستە ئەگەر هەشتێک تایبەتمەندی نەبێ ڕۆژێکی بۆ دیاری ناکرێ. لە کەڵچەری ئێمە شیعر پێگەی خۆی گرتووە، چۆتە کەلتورمانەوە، چۆت ئەوەی کە ئێمە بتوانین وەکو بەشێکی ئەدەبیاتی گرنگ سێری بکەین. مامۆستا سەرەتا سوپاسان دەکەم کاک سەرکۆ خاتی پەیوەند و جەژنیشتان پیرۆز بێ لە هەمومان لە هەموو کوردێک لە هەر شوێی دنیا بێ لێ پیرۆز بێ. ڕاستی کورد ئەوەندەی قەرزاری ژانری شعرە، قەرزاری هیچ ژانرێکی تری ئەدەبی و هونەری نییە. یعنی بۆ نمونە شێوەکاری دەڵێ، شانۆ دەڵێ، دراما دەڵێ، سینەما دەڵێ، ڕۆمان دەڵێ، نۆڤلێت دەڵێ، هەمویان تەمەنیان کورتترە لە شعر بۆ کورد. شعر ئەو مینبەرە بووە کە تایدا با بڵێن خەونەکانی ئومێدەکانی خەمەکانی ئینسانی کوردیتان نمایش کراوە. بە نمونە دەڵێن مەسەلەن ئێمە یەکەم دیکۆمنت کە هەمان بێ لەسەر با بڵێن ڕۆحی نەتەوەی کورد لە مەموزینی ئەحمەدی خانیوە. یەکەم جار کوردبوونمان لە ڕێگای مەموزینی ئەحمەدی خانیوە بووە. مەسەلەن یەکەم ڕیفۆرم خوازیمان لە ڕێگای حاجی قادری کۆیەوە بووە کە لە ئەستەمبوڵ داوای مەطبعە و مەصنع و تۆپ و تەیارە و شتی وای کردیە. مەسەلەن دەبینی یەکەم کەسمان کە لە ڕووی کۆمەڵایەتیەوە مەسەلەن وتەی نووسیوە، پەندی پێشنیان نووسیوە، حاج تۆفیق پیرەمێرد بوو کە لە ڕێگەی شعرەوە بۆ خۆ دەزانی. ئێمە فایق بێ کەسمان هەیە کە داوای نوێگەری دەکات لە ژیانمان، پەچەلادان و جادە قیرتاوکردن و کردنەوەی مەکتەب و پەروەردە و گرنجدان بە مامۆستا و لە ڕێگای مامۆستا فایق بێ کەسەوە بوو. یعنی مەبەستەکەم ئەوەیە ئێمە هەرچی هەمان بووە لە بەرامبەر دنیا لە ڕێگای منبەری شعرەوە گوتومانە. قانع لە ڕێگای منبەری شعرەوە داوای یەکسانی کۆمەڵایەتی کردیە، داوای دژایەتی دەرەبەگایەتی کردیە، داوای هێنانەوەی مافی جوتیاری کردووە. پێش ئەوەی عەبدولکەریم قاسم بێ لە ساڵی 59 ئیسلاحی زراعی بکە، قانع 30 ساڵ پێشتر داوای کردووە. بوونی ئەو پێگەیە بۆ شعر لای ئێمە وای لێ کردووە کورد کاینێکی شعری بێ. یعنی کورد ناتوانێت ئەتیادی قسە بکە. یعنی ئەگەر تۆزێک سۆزی بجوڵێنی یەک دوو دەستەواژەی شعری تێدەخ. یعنی بۆ نمونە دەڵێ کورە کاکە سەرکۆ بەخوا تۆ یعنی ئەستێرەی گەشاوی یعنی ژیانی منی، ئەستێرەی گەشاوی ژیانی من لە ئاخاوتنە نییە. ئەمە دەستەواژەیە کە لە شعرا دەیبا و حتا لە هاوڕێیەتیە لە ناسینە
لەوانە پێگەی شعر لای ئێمە پێگەیەکی بەرزە و هەموو ژانرەکانی دیکە بدوای شعرەکەون تۆگەشانەوەی جێبدی عینی شعرە بەڵام بە هین خطابی سیاسی جێبدێ شعری تدایە با بڵێن قسەی مامۆستا حتا قسەی دکتۆرەکان من زۆر جاران دکتۆرم بینیوە مثلەن شعری تێدا بووە یعنی قسەکە شعری تێدا بووە ئەو دڵە جوانە ئەو دڵە پاکە ئەو دڵە نازام چێ ئەو دڵە گرنگە بۆچی لە ڕێگای چەوریەوە ئەم ها سەیریکە پەنا دەباتە بەر دەستەوازە شعریەکان حتا بۆ لێکدانەوەی زانستیش زۆر باشە لەگەڵی مامۆستاکە من خۆم یەکێکم لەوانەیە کە عاشقی تێکستەکانی تۆم یانی کە گوێ لە تێکستەکانی تۆ ئەگرم کە ئەیخوێنمەوە چێژی لێوەرەگرم بەڵام لەوانەیە هەندێک تێکستی دیکەمان هەبێ ئەوەندە بێ هەست بن لەوەی کاتێک کە من ئەیخوێنمەوانێ هەر گەشی نێمە یەکسەر بڕۆم کاتە ئەبێت چ بنەمایەک لەو شعرانەیە هەبێت لەو تێکستانەیە هەبێت کە بتوانێت هەستی بینەر هەستی ئەو کەسی کە خوێنەرە ئەیخوێنێتەوانە هەستی گوێگر بۆ خۆی ڕابکێشێت خۆی بنەمای شعر پێناسەیەشی سادەی هەیە کە بوونەوەرێکی زمانەوانیە ینی شعر لە دەرەوەی زمان بوونی نیە دەبێت ئیلا شەرتی زمان کە بۆ خودی زمان دەگەڕێەوە کۆمەڵێک کۆڵەگەی هەیە ئەم کۆڵەگانە تام دروستەکەن یعنی با بڵێن سێ کۆڵەگەدان ێ سەقفێکی تامت بۆ دروستە بێ ئەگەر بتوانم تعبیری لێ بکەم کاتی خۆی جاحز لە کۆنا 1600 ساڵی لەمە پێش باسی لە شتێک دەکرد ناوی نابوو ئاوی وشا یان شەربەتاوی وشا یان خۆشاوی وشا یعنی ئێستا تۆ چۆن لیمۆیەک یان لالەنجیەک یان پرتەقاڵێ دەکوشی پرتەقاڵی دەکوشی خۆشاوی پرتەقاڵەکەت بۆ دێ شعریش کە دوو شە تەنیشتێک دادنەی یان لە ڕێگەی ڕستەوە دەیان گوشی خۆشاوی وشت بۆ دێ ئەمە لە ئێستا پێی دەڵێن شعریەت لە کۆنا پێی دەگوترا ئاوی وشە حتا نالیش باسی کردووە ئەو شعریەتە لە ئەنجامی سێوە دێ لە ئەنجامی بەریەکەوتنیشی جوانی نێوان داڕشتن و بابەتەکە دێ تۆ بابەتێک دێنی بەڵام بابەتەکە بابەتی هەمومانە ئەوەی دەمێنێت تۆ لە شاعیرەکە داڕشنەکەیەتی داڕشنە ئایا زمانەکە زمانێکی هاوچەرخە یعنی ئێستا بنمونەیەکت دەبێت مەسەڵەن ئێستاگەر لەم ساحەیە یەک قەڵا دار دانێن دار ئێمە لەبەرەوەی دارتاژنین نازانین بۆچی بەکاردی یعنی نازانین کامە دار بۆ قەنەفەیە کامە دار بۆ بێشکەیە کامە دار بۆ پلیکانەیە کامە دار بەڕاستی ئەمە هەمووی شارەزاییەکی دەوێت وەکو شارەزایی دارتاشەکە وشەش کە وەکو ئەو دارە کەوتووە شاعری باش نووسەری باش شانۆکاری باش دەزانێت کامە دار بۆ بێشکە بەکاردێ کامە دار بۆ خۆشەویستی بەکاردێ کامە دار بۆ مردن بەکاردێ کامە دار بۆ دایکت بەکاردێ هەمووی شارەزاییەکەیە وەستاییەکەیە دەنا ئەوەی کە نالی شعری پێنووسیە خۆ هەزاران و هەزاران و هەزاران کەسی تر ئەو سەردەمەیە شعریان پێنووسیوە بەڵام بۆ نالی دەمێنێتەوە بە جوانی بۆ دەتوانێت بە جوانی دروستیکە لەبەری وەکو دارتاشەکە دەزانێ کامە وشە لە کام سیاق و داڕشتنە بۆ بابەتەکە بەکاربێنی یعنی شارەزایی وەستاییەکەیە نەخۆ مەسەلەن باینجان هەر باینجانە ئەی بۆ لە دەستی یەکێکە خۆش دەرەچی و بۆ لە دەستی یەکێکە سەقەتەوێ خۆ برنج هەر برنجە بۆ لە دەستی جەنابتا خۆش دەرەچێ و لە دەستی یەکێکە خۆش دەرناچی وشەش وایە لە دەستی یەکێکە خۆش دەرەچێ ئیشەکە وەستاییەکەیە زۆر باشە لەگەڵ گفتوگۆکانمانە کتێبەکەی بەڕێزیش لێرە ئامادەیە کە ئەمە سێ جارە چاپەکرێتەوە ئەمە جێگەی دڵخۆشیە لەبەرەوەی کە خوێنەرێکی زۆر باشی هەیە ئەمڕۆ تێکستێکی زۆر جوانە هەیە بۆ دایک ئەمڕۆ بۆ دایک چی هەڵێت تەڵعەت تایر حەزمان لێ جۆمان لێ بێت سەرچاو وازم لەو کتێبەیە نییە ئەگەر مۆبایلەکەم بەکاربێنم ئاساییە دایک لە شعری کوردیا دایک زۆر بووە باوک غەدی لێکراوە دوایەم کە خۆم دەبمە باوک دەزانم باوک هیچی کەمتر نییە لە دایکایەتی ئیتر بەداخەوە دایک زۆر ئیشی بۆ کرابوو لە ئەدەبیاتی کوردی بەڵام باوک غەدی لێکراوە بوو ئەویش کۆمەڵێک نووسەر لە هەشتاکان پێیان وا بوو باوک سەلاری یعنی باوکی خۆت نەیدەزانی سیستەمەکەیە ئەمە سیستەمی حکوومەتە سیستەمی حکومڕانیە باوک سالاری نەک ئێمە واتێ گەیشت بووین باوک سالاری ینی باوکی خۆمان دەبێت دژایەتی باوکی خۆمان بکەین
دەڵێم لینین بەخۆی و هەموو کتێبەکانی، ستالین و فلمەکانی، هۆنیکەر و یاساکانی، چاویسکۆ و گوتارەکانی، تیتۆ و بانگەوازەکانی، ماو بە چاوی بچووک و بەڵێنە گەورەکانی، کاسترۆ بەخۆی و هەموو ئەدیبەکانی، هێندەی دایکم یەکسان خواز نەبوون، کاتێک لە ناو مەنزەڵێکی مسی سپیکراوە موعجیزەی لە ئاو دەکرد و دەورمان دەدا سێ هێلکەی کوڵاوی بەسەر حەوت مناڵدا دابەش دەکرد. دەستەکانە خۆش بێت، دەست خۆش بێت. ئەو هەموو وەسفە جوانە. مامۆستا دەڵعات زۆر جار هەیە ئێمە ناوەکان بەخراپ لە کەسایەتیەکانەنێ، یعنی نووسەر بۆ خۆی کۆمەڵە تایبەتمەندی خۆی هەیە، وەرجەر بۆ خۆی کۆمەڵە تایبەتمەندی خۆی هەیە، شاعیر بۆ خۆی کۆمەڵە تایبەتمەندی خۆی هەیە، هەروە ئاسان ناتوانانی بڵێ شاعیر. بەڵێ ئەبێ شاعیر چ تایبەتمەندیەکێ بێ؟ بۆ باسکردین وشە گوشراوە بۆی کە تۆ بتوانی چێژی لێ ببینی، من بتوانم چێژی لێ ببینم. ئەبێ چی تایبەتمەندیەکێ بێ کە شارەکانی بمێنێتەوە؟ خۆی هەموو کەسێکی گەورە گە شاعریش نەبێ، بەس بوێ بێتە کەسێکی دیار یان کەسێکی باش یان کەسێک بە چاکە ناوی بڕوە، دەبێ بچووک نەبێ، با بڵێین لە گەڕەک گەورەتر بێ، لە شار گەورەتر بێ، لە هۆز و عاشیرەت گەورەتر بێ، زۆر جار لە تەوەش گەورەتر بێ. یعنی ئینسان کە بەرزە بێتەوە گەورەترە بێ. یەکێکی وەکو ئۆرهان بامۆ کە تورکە، دایک و باوشی تورکە، لەبەروی بەرز بۆتەوە، خەڵکی ئەستەمبوڵ نەماوە، تورک نەماوە، بۆتە ئینسان. منی کوردیش کە لە ماڵەکەی خۆم لە بەکرەجۆ دەیخوێنمەوە، پێم وایە خزممە یان برادەرمە یان دەمێکە دەیناسم، لەبەروی بەرز بۆتەوە. ئینسان ئەگە بێوێ گەورە بێ، شاعیرێکی باش بێ، سیاسیەکی باش بێ، تەنانەت ڕیز عەشیرەتیشی باشیش بێ، دەبێ عەقڵی گەورەتر بێ، دەبێ بەس باوکی ئەولادی خۆی نەبی، بەس نووسەری شارەکەی خۆی نەبێ، بەس نووسەری نەتەوەکەی خۆی نەبێ. خۆمە کە سۆرابی سوپەری دەخوێنەوە هەز ناکەین فارسە، هەز دەکەین خزممانە، یعنی کەم متەنەبی دەخوێنمەوە هەز دەکەم باپیرمە، ینی کە نزار قەباین دەخوێنمەوە هەز دەکەم ئەوەیە دەهاتە ماڵمان برادری بابم بووە دەیناسم لەگەڵ مایە تێکەڵێ بێت، تێکەڵێ بم. یعنی من هەز ناکەم نزار قەبانی خەڵکی دیمەشق و عەرەبە و عەرەبیش ئێمەی کوشتووە و ئەو ناچێت ناو بابەتانەوە. لە یعنی هەر ئینسانێک با بڵێن بێ ناو پێیاکە یان ناوی بمێنێتەوە، ڕێگایەکی زۆر سادە هەیە. هەیە بڕیاردا باش بژی، هەیە بڕیاردا جوان بژی. ئەوانەی باش ژیاون ڕاستە خۆشیان خۆیان ئەولادیان خزمیان زاواکانیان دەوڵەمەندن و باش دەژین و باش دەخۆن و باش دەگەڕێن، بەڵام بەرز نییە جوان بژین. یعنی ئێستا نمونەشی بەسیت حاج تۆفیقی پیرەمێرد ئێستا یەکێکە لە کۆڵەگە هەرە گەورەکانی ژیانی ئێمە خۆ دەزانی، یعنی باپیرمانە لە هەموو شتێکە، باپیرمانە لە دنیابینی جوان، لە ئەدەبیات، لە قسەی نەستەق، لە هەڵوێستی کوردانە، لەسەر ئەو نەورۆزەی کە ئێمە ئێستا ڕوو تێدێن قرزاری حاج تۆفیقی پیرەمێرد. بەڵام حاج تۆفیقی پیرەمێرد لەبەرەوەی جوان ژیا باش نەژیا، یاتان بردیش تێر کەبابی نەخوارد، دەزانی حەزیش لە کەباب بوو، هەمیشە لە سلێمانی شتێکیان هەیە پێڵێن باوەڵە کەباب. دکتۆر دانا باسیە کڕی و دایم دانی شەخستە گیرفانی و باوەڵێ چۆریاکەشی پیادە خوارد. قانەیە بە حیاتی وەکو دەرەبەکان نانی باشی نەخوارد، بەڵام ئێستا قانە لای ئێمە چەند جوانە، چەند جوانی دەمێنێتەوە. ئەدیب و نووسەر زۆر گرنگترن لە خەڵکانی تر، یعنی ئێستا بە نمونە کەس نازانێت لە پەنجاکان چێ محافزی سلێمانی بووە، وایە؟ بەڵام کەس نییە عەبدوڵڵا گۆران نەناسی، کەس نییە شێخ نووری شێخ ساڵح نەناسی، کەس نییە زێوەر نەناسی. یعنی محافزەکە دێ مدیر تاقپۆیەکە دەڕوا نازانم چ دەڕوا، بەڵام ئەمەی دەبینێتەوە ئێستا چێ زانێت لە سیەکان محافزی هەولێر چێ بوو، بەڵام کەس نییە حوسێن عوزنی موکریانی و جی و موکریایی نەناسی. کەواتە ئەدیبەکان دەمێننەوە، ئەدەب دەمێنێتەوە. بەچی دەمێنێتەوە؟ بە جوان بیرکردنەوە و جوان ڕەفتارکردن.
ئەدیبەک دەمێنێتەوە کە گەورەتر بێ لە ناوچەگەرێتی، گەورەتر بێ لە شارچێتی، گەورەتر بێ لە ڕاسیزم و لە فاشیزم و لە یان بچووک نەبێ، پیاوی گەورە بێ. چەما مەسا لەگەڵی کە تێکستەکانت ئەوەندە وشە سازی وشەی جوانی تێدایە خوێندنەوەکانیشی چێژێک و تایبەت بەخۆی هەیە. ئەنجا ئەسێمە پێمان خۆشە گوێمان لە تێکستێکی دیکەت بێت. بەسەر چاو تۆ خاوت و پەیوەند ڕەواندوزی وەنیا؟ بەڵێ من ڕەواندزی. باشە ئێستا بە تێکستێک دەچینەوە لای هەولێر. ڕۆیشت و عەسرێک بەیەکەوە چایەکمان نەخواردەوە. لە وێنەیەکی کۆنی هەولێردا بینیم ئەو گەڕەکەی ئێستا تیایدا دەژیت چەڵگەی گەنم بوو، تا چاو بڕکا جا لە وێنەیەکی وەستاودا دەلەریەوە. لەوانەیە شوێنی ئێستای خانووەکەتان ئەوسا کەپری چاخواردنەوەی عەسرانی خێزانێکی جوتیار بوو بێ. کات تێپەڕی و جوتیار و کەپر و گەنم زەمن هاڕی و لە یادەوەریشدا نەمانەوە. خەمی ئەوەمە دەزانم لە وێنەیەکی داهاتوودا پاش 100 ساڵێک کەس نازانێت کەسێک لەم خانوەتان دەژیا بە ناوی تۆوە، کەسێکی جوان و خەمبار وەک ئەو تاقە گوڵەی مەغریبان لە ناو سەبەتەی گەنجێک بە تەنیا ماوەتەوە کە لە ترافیکێکدا دەیفرۆشێ. پاش چەند جارێک لە سوڕانەوەی بێجەدوای ئەم هەسارەیە بە دەوری خۆردا قەڵات ناوی من و تۆش دەخات تۆمارەونەکەی سەنحاری بەوە. زیندوێتی قۆڵی سڕبووی بە هێواشی لە ژێ سەرمان دەرهێناوە. کۆڵان ماوە من نەماوم بێم، سەعات لە بازاردا ماوە و مەچەکت نا، ملپێز لە دوکانەکاندا هەیە و گەردنت نا. خەڵک کولیسە و شەربەتی مێوش دەکردن و منیش لە قەبرێکدا بۆ بیستنی ئاەتێک چاوەڕێی بەرەبەیانی جەژنانم. کەبیر دەکەمەوە شانە لە پرست بە تەمەنترا، چرخی هەڵواسراوی تەنیشت تەواخەکەت لە پەنجەت زۆرتر دەژی. لە پێش بڕچەی تەمەن گوارە لە گوێت دەباتەوە، جانتا لە پێست و عینەک لە چاوت و پێڵاو لە قاچت نەمرترن. کە دڵنیام ئەو پارچە تەنەکەی کە جەڕەسی بەردەرگاتان لە باران دەپارێزێ دەمێنێتەوە و دەنگت ون بووە. لە خۆم و دنیا تووڕە دەبم، ئێتا دەرفەت هەبوو ئازیزم، عەسرێک چایەکمان بەیەکەوە نەخواردەوە. دەستەکانە خۆش بێت هەر بمێنیت. مەسڵ مەسا لەگەڵ کە تۆ لە ناوچە جیاوازەکانی کوردستاندا ژیان بەسەر بردووە، لە شعرەکاندا لە تێکستەکاندا تا چەند هەوڵت داوە کاریگەری ئەو ناوچانیشی لەسەر هەبێت و تێکستێکی جوان بە ئەو ناوچانەش بمێنێتەوە. بێگومان من شعرم زۆر لەسەر سلێمانی هەیە، لەسەر گەرمیان هەیە، لە شوێنێک کە لێ ژیاوم. شوێن لای من مەبەز نەبووە، ینی ئێستامە مەسەلەن ئەو خانووی کە لێ دایک بووین خۆشمان ناوێت لە بەروی قەسرا، لە بەروی لێل دایک بووینە، ینی خانووی باپیرمانە. ینی شوێن ئەو کاتە میهمە کە تۆ پەیوەندیەک لەگەڵی هەیە، کۆنتاکتێک لەگەڵی هەیە. من ئەو شوێنانەی کە کۆنتاکتم لەگەڵیان هەبووە هەمیشە چۆتە ناو تێکستەوە. ڕاستە خۆی ئەوەی کە گرنگە زۆر جار ئێمە هەمیشە کە باسەکەین لەوەی کە چۆن بتوانین ئێمە لە ئەدەبیاتی کوردیا لە بابەتی شیعرە وشە و وشەسازی زمانی کوردی، زمانی دایکمان، ئەو زمانە پاراوەی کە هەمانە جارێکی تر ئەم نەوانەی دواتر بە شێوازی لە شێوازەکان بتوانن ئاشنا بن بە کۆمەڵی وشە بەڕاستی. یعنی ئێستا ئەم وشە ڕەوانانەی مامۆستا تەڵات تاهیر ئێستا توانین گەنجەکانمان لە زانکۆکان، لە پەیمانگاکان، لە نێو کتێبخانەکانە ئەمووی ئەخوێنینەوە وێنەکانیەتە بەرچاومان، کوچە و کۆڵانەکان، ئەوەی کە خۆم پێژیم ئەوە نامێننەوە خۆمە ڕۆم، ئەم گۆشت و ئێسقانە نامێنێ. ینی یەکسەر تۆ شتەکان لای خۆت دروست دەکەیت، هەستێک لە خۆت تا دروست دەکەیت. بەڵام پرسیارەکەی من لێرەیە مامۆستا، ینی بۆچی ئێستا نەوە ئەم جیلە تازەیە، ئەم گەنجانەی ئێستامان کە باسی نالی و سالم و کوردیەکەی وەکو مێژوو جوغرافیە بە قورسیەتە بەردەمیان، کە هەر تێکستێکی ئەوان بڕوا بکە هەر وشەیەکی 6 تا 7 هەت لێکدانەوەی هەیە کە دکتۆردانا چەند کەڕە باسیەوە کردووە، هەمووشی وشەی جوان و هەمووشی باگراوندێکی جوانی کوردی هەیە. بۆچی ئەم شێوازە بە قورسی لای گەنجەکانمانەکێتەوە؟ یعنی من بچم لە باتی ڕۆمانێک خوێنمەوە لە ناو کتێبخانەیەکە با دیوانێک بێنم بخوێنمەوە، ئەنجا بێم بزانم ئەم شاعرانەی ئێستامان چیان نووسیوە، ئەو کاتە تۆ ئاستی سەقافیت بەرزە بێتەوە.
خۆی کاکە سەرکۆ ئەوەی تۆ باسیەکەی برینش گەورەیە و خەمێکی گەورەیە. بەڵێ کورد لە دنیادا لە هیچ شوێنەکانی خۆ دەزانی نە لە تۆ گوتوەکانە هەیە لە نەمەزیسی ئەمنا هەیە نە لە ینی ئەو قوارەشی پێڕەوە ئەو هەرێمە و کەشی پێڕەوە نابێن باشە کەواتە ئێمە لە هیچ شوێنەکانین یعنی حتا لە مەجلیسی تەعاونی خەلیجی شانین ئۆکەی یعنی لە جامیع عەرەبیانین جامیعی شەرقی ئەوسەطانین لە ئومە متحیدەیانی لە مەجلیسی ئەمنانی لە هیچ شوێنێکە ئاڵایەکمان نییە تاکە شوێن کە ماڵمان بێ زمانە ئێمە بەس لە ناو زمانە ژیاوین ناو زمانە میلەت بوونێ ناو زمانە خەونمان هەبووە ناو زمانە شۆڕشمان کردووە ناو زمانە گلەییمان کردووە ناو زمانە شعرمان بۆ شەهید نووسیەوە ناو زمانە دایکمان خۆشویستووە لە دەرەوە نین کورد ئەو 40 ملیۆنە لە دەرەوە وجودی نییە یعنی کەس ئەترافت پێ ناکە 40 ملیۆن ئینسان هەیە کەس ئەترافی پێ ناکە کەس ماڵێکی بۆ چێ ناکە کەس یعنی تاکە شوێن کە ئێمە تێدا زیندوی زمان پاراستنی زمان و پەرەپێدانی زمان بە ئەدیب و نووسەر ناکرێ ئەدیب و نووسەر بەس بەرهەمەکە پێشکەشەکە ئەمە ئیشی موسساتە ئیشی وەزارەتی پەروەردەیە ئیشی وەزارەتی ڕۆشنبیریە دیگە چۆنە یعنی من هەندێک ئیحسایات دەبینم لەسەر ئەو ژمارەی ئەو مەکتەبانەی کە کوردی تیان ناخوێنرێ یعنی توش سەر سوڕمان دەکا یعنی نەبووە 500-600 مەکتەب هەبێ لە وڵاتێکە زمانی دایشتا تیان نەبێ یعنی بڕۆ هەموو ئەڵمانیا بڕۆ هەموو ئەمریکا بڕۆ هەموو فەڕەنسا بڕۆ هەموو دەچێت چۆی دنیا بڕۆ هەموو یابان بڕۆ سین تاکە لە سین گەورەتر هەیە هیچ سین 600 مەکتەبی تیانە زمانی سینی تیانەوێ یعنی شتیوە بەس لە کوردایە ئەمە بەچێ دەکرێت ئەمە بە دام و دەستگا دەکرێت یعنی ناشرینکردنی یان با بڵێن ئاوەڕ نەدانەوەی خەڵک لە شعری کلاسیک چۆن ئاوڕ لێ بداتەوە کە چاپێکی با بڵێن چاپی کتێبێکی وەکو مستەفا بەجی کوردی عمری 30 ساڵ عمری 40 ساڵ باش کە تۆ شعرێک دێنی دەیبێ ناو کتێبی منداڵێکی عمر 15 ساڵەوە شعرێکی کلاسیک ێ باش شعرێکی ئاسانی بۆ هەڵەبژێرم شعرێکی ژیان دۆستی بۆ هەڵەبژێرم شعرێکی بۆ هەڵنابژێرم لە یەک جوملەیە لە یەک ڕستەیە دوو کەلیمەی عەرەبی و دوو کەلیمەی تورکی و دوو کەلیمەی فارسی تیاوی یعنی من زۆر جاران کچەکەم کە لە مەکتەب دەخوێنێ دێم شعرەکانی بۆ شیەکەم بۆ دەی بچمەوە سەر عەبدولکەریم دەڕیس ئەمن کە 40 ساڵەیشمە ئەم منداڵە بە پرۆسە شعر و ئەدەبیات و ئەوانەی لا خۆشەویست ناکرێت درامای لا خۆشەویست ناکرێت دەزانی ئەمە بەچێ دەکرێت ئەمە بۆ وەزارەتی ڕۆشنبیری دەکرێت کە سەیتەرە لەسەر ئەو درامایانە بکە سەیتەرە لەسەر گۆرانیەکان بکە تێگەی چۆنە سەیتەرە لەسەر ناشرینکردنی و شعر هەبووە مامۆستا عەدنان کەریم کردوێتی گۆرانی زۆر بە جوانی وەک کەلعادە ینی هونەرمەندیشی گەورەیە هەمان شعر بۆ ڕیکلامی برنجێک ڕیکلامی چاک من دیومە دەزانی هەمان دێڕە شعر کە مەسەڵی ئەحمەدی هەردی بووە ینی زێوەر بووە ینی بێخود بووە لای مامۆستا عەدنان کەریمە هەیە و گۆرانی لە ڕیکلامی برنج و هینی شابەکاریان هێناوە ئەمە ناشرینکردنی گۆرانەکە مامۆستا عەدنان کەریمیشە پێش ناشرینکردنی شعرەکەی بێخۆدیان شعرەکەی نالی ئەمە بەچی دەکرێت بەڕاستی بە موسسات دەکرێت بە پەروەردە دەکرێت ئەم ئیشانە بە ئەدیب و نووسەر ناکرێت یعنی من هەتا بەیانی لە چایخانەیە دانیشین هەمومان قسە بکەین ناکە بڕیارێک کە لە بەڕێوەبرایەتی پەروەردەی سلێمانیەوە دەرەچین ئەگەر هەمومان لە چایخانەکان قسە بکەین ئەگەر هەمومان لە فێسبوک قسە بکەین قووەتی بڕیارەکەی بەڕێوەبەری پەروەردەی نییە کە دەچێتە ناو منهەجەوە پێویستە و منهەجانە پێدا بچینەوە بە شعرەکانە بە دنیا بینیەکانە بە جێڕانەوەیە بەو هەموو حکایەتی ئادەم و حەوایی کە لە با بڵێن کتێبی منداڵەکانماندایە زۆر باشە مامۆستا تێکستێکی دیکەمان پێشکەشەکەیت ئای بەسەر چاو خۆش بن دوای خۆشەویستیت چیترە و پرسیارە سرم ناخوا بۆچی مرۆڤەکان یەکتر بریندار دەکەن هەموو کەسێک لە ژوورەکەیدا
ئاوێنەیەک هەیە ئازیزیش تێدایە قسەی بۆ دەکا و قسەی لەگەڵ دەکا چیرۆکە شاراوەکانی خۆی بۆ دەژێڕێتەوە ئەو کەسەی ناو ئاوێنەکە ڕەنگە باوکی بێت یان دایکی کە زووتر لە پێویست مردن ڕەنگە عەشقێک هەموو ئاوێنەکان کەسێکیان تێدایە خۆشمان دەوێت پێش هەموو کەس بەیانی باشمان لێ دەکا دوای خۆگۆڕین بە خەندەوە پێمان دەڵێ جوانیت دوای تاقیکردنەوەی جلێشی تازە دەڵێ پیرۆزە منیش زاران لەناو ئاوێنەی کەسێکدا بووم ساف و جوان بووم زوو بە هەڵمی ئاه دەیسڕیمەوە و خۆی لەبەر مندا دەڕازاندەوە جێ هێشتم و وردی کردم ئێستا لە خراپیم نییە کە منیش جارجارە کەسێک بریندار دەکەم دەستەکانە خۆش بێت دەستەکانە خۆش بێت لەگەڵەوەی کە خاوەنی چەندین تێکستی جوانی قام تێکستە لای مامۆستا زۆر تایبەتە من تێکستی خۆم خۆش نایە ینی نەیبینم باشترا بینوسە و بیا بێمە جان بینوسە و بیا بێ من کاتی خۆی دایکم کە چێش لێدەنا ناینە دەخوارد ئەمیش دەمە گودایە لۆ نای ناخۆی دێگو حاڵاوەکە ئەوەندە هاتۆ بەسەرما خۆم تێر بوو تێر بوومە ینی ئەوەی دەوێ منیش ئەو تێکستانە حاڵاوەکەی ئەوەندە هاتۆ بەسەرما ئەوەندەم هینایە و بردوومە و جوار چوار لاپەڕەم کردوتە چوار دێر یان 6 لاپەڕەم کورت کردوتەوە بۆ 6 دێر ئایترەوەندە خەریکی بوومە بەڕاستی حەزیانی ناکەم من قەت گوێژ لە خۆم ناگرم ینی یەک مقابلەی خۆش نەدیتەوە ینی تا ئێستا ینی بەرنامەکانی شت بەرنامەکان با لەبەر پەیوەندی بە خەڵکەوە هەیە پەیوەندی بەو کەسانەوە هەیە کە میوان من بۆی میوانی دواتر لەگەڵ یان باشتر بم ینی بەس تێکس خوێندنەوە شتەکان ئەو هەڵماندبوونێ لە تویا لە تێکستەکان تاکە ئەوەندە چێش بە ئەمە ئەبەخشە کاتێککە ئەمە گوێ لە تێکستەکان تەگرنیان تێکستەکانە ئەخوێنینەوە باوەڕکە خات و پەیوەندجارەوە بووە مەسلە لە ویستومە بڕغی بخەمە شارەوە بڕغی واز لە سابات و لە گەڵا و لە پەپولە و ئەوانە بێنم ینی سێ ڕۆژی ڕێک ئەو هاتەمەشای بڕغیم کردە چ لەو بڕغی ئەخە بڕغی ناسە بڕغی سەگباب ناسن ناو تێکست بڕخوێکی ڕقی ینی سێ ڕۆژان خەریکی وە هێنامەوە بردوومە بەس لەوەی ینی هینە ینی با بڵێن چارەسەرە ئاسانەکە نەکەم کە ئاسانە گەڵایە پەپولێ نەزانم چکەمە پەپولەی چێمە لە کووران بن وەکو چواربا خێرەوە هەموو شتێکە و بەس پەپولە نەبوو ینی باوەڕ ناکەم 50 ساڵە لە گەڕێکی شوەکو و کووران پەپولە هەبووی دەبواە بچێتەوە شتێکتان بژەرمۆ لە ڕۆژە حەزم لێ بوو پلایس بخەمە تێکستەوە پلایس چکە خەڵک بێزار ببوو لە باران و تافگە و ئەوانە شەوگاروانە بێزار بوو زۆر بەریکەوتووە زۆر ینی تامین مابوو ئەوانە حەزم لێ پلایس بخەمە تێکستەوە نەمزانین چی لە پلایزێ بکەم سەیری پلایزم دەکرد بە هیچ شێوەیەکی ڕۆحشت دراوسەیەکمان هەبوو بە ڕەحمەت بێ مرد نووری کارەباچیان پێدەگوت منداڵێکی بوو داوم بوو ئەوەی خەڵک باڵە پێ دەڵێن مەغۆن ئەمڕۆ ڕۆژیەوانەیە ئەمڕۆیە چاویان ماز دەکەم چاوی دایک و باوکیان ماز دەکەم کە زۆر بە تەحەملن لەگەڵیانە منداڵەکەی داون بوو نووری کارەباچی هینە پلایزەکەی لە شەرواڵەکەی دەنا لێرە ئێواران طبعاً گەڕک خۆمانە بوو دەرگادا دەخرام و یەک عایلێ بوون ینی گوێزی دێنا گوێزەکەی ئاوە بە پلای زۆر دوور دەکرد دەخستە دەمی منداڵەکەەوە منداڵە نوقسانەکەیەوە لەوێدا لەو لەحزەیە کە ئەم پلایزە ئەم گوێزە دەهاڕێ و دیداتە ئەم منداڵە نەخۆشەوە جوانی 2 ملیۆن پەپولی دەدا ئەو پلایزە ینی گرنگی 100,000 شنەبا و پایز و گەڵا و سابات و شەوگار و تریفەی دەهێنا نووسەر دەوێت بزانێ ئەدەواتەکە گرنگ نییە ئامێرەکە گرنگ نییە ئەوەی دەیکاتیە زانی ئەوەی دەیکاتیە ئیتر دەبایە مثلەن من پێم وا بوو دەبایە شعر واز لەو لستە بێنێ لەو لستە سواوە زانراوە باوەی کە شعری پێدەنووسێ شعر بێتە سەر هین چکە ئێستا من مەسەنداکەم لە بیرە قاز و مراوی ئەوانەی سەربان بەخێو دەکرد شاعرمان هەبوو باسی نەورەسیە کردون کاکە بڕۆ باسی و منیش و قازانەکە زۆر ڕاستەقینەترێنی زۆر زاران جێڕاومەتەوە
لە کوران ئاو نەهات بوو هەفتەیەک بوو کاکسەر ئاو نەبوو ئاو ئەبێ بەچی کێشەیە ئێمەش تۆپانێمان دەکرێت هەموو جارمان گەڕەوە بووین هەموو جارمان تەپ و تۆز بوو برادێکمان شعی دەنووسی لەگەڵ ئێمە ها شعرێکی هینا بەناوی دەریاچەی نەورەس کرد وتمان کاکە ئاو نهاتوتەوە ئەومە خەریکە گەڕەبین ئاو نییە خۆمان دەریاچەی نەورەسی سێ بڕۆ لەسەر بێ ئاوید و تێکەس دەنووسا دەستەکانە زۆر زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ چەند تێکستە جوانی پێشکەشکردین ئێمە دڵخۆشین بە تۆ بەڕاستی هیوای هەمیشە نووسین و قەڵەمێکی باش دێت توانی بەرهەمی جوان زۆر زۆر سپاس بۆ دەستت خۆش دەمەندرێت